ایوار باش بینر و گهدارین برای سین کانال بادینان خوشحال اینجا رکادی اموین گشنه فی کدو جبوی پیشکش کردن برنامه هوا زلالی بینر و گهدارین برای و کوین زانن کو برنامه زلالی هر خلقا برنامه زلالی تیتا پیشکش کردن راد بید میوان داریا کسانه کی و یکی کو گفتگویک بیت کردن او گفتگوی یا گریدای به پروژه و یا جیا گریدای به پنده بابتا و کو جین و جیا را خلقی ما به گریدای بیتن بو پتر خدمت کردن هوایم برایس ابرو میوان خلقا برنامه زلالی ماموستای زور برایس ماموستا آراس محمد آخا اندام سرکردایتی های کتیان اجتماعی کردستانی و برپرسی مالبندی چار بادینان میوان برنامه زلالیه بینه رو گهدارین برایس برنامه زلالی ادوی خلقی دا چد بیشید برنامه زلالی بیجیتن رو شهری ما کردستانی یا وی سردمی ات کیجان وقتین خودایه هری ما کردستانی برف چه وجه چیتن خلکی هری ما کردستانی بو چی او باوری نما بحکومت آخو چنکول همی والاتا برو واجیه خلکی باوری اب حکومتی هی بو چی خلکی هری ما کردستانی باوری بحکومت آخو نما دی بیشین که وکریه که خلق بیتا کسانی بی باور بحکومت آخو کی بوی اگری وی چنده همان دم داده بحث پروژه لا مرکزیتی که این بو هری ما کردستانی گرنگیا وی پروژه چه دایه باشه خلکی هریما کردستانی دی چه مفادار بیتن هکر هاتو اف پروژه جیب جیبو و کفت کاری اتناوا وان بابت آخرانشی دا دی بحث پیوندین هریما کردستانی و بغدا کین که دی چه جراکه که رون دنف دست خلکی و جارکا دی بیجن خلکی سال 2021 دی سالکا آرام بید دی سالکا هندک پاره بید دی سالا جیانکا خوش بیتن گلی خلکی چاوره بن هجمارکا بسیارندین و کیوان اوجید ریزن دید گل ما مستای بریز هنه گفتگو کرن کرماخو بینرین خلقا ابرو کبن ما مستاتو گل بخیراتی سر جوا سلاو لبینرانی بالینان زور سپاس ما مستام دلویری دست بکن ام دی بیشین هریما کردستانی ابروکت کیجان روشن خودا چنکو هیچ دمکی اوه بوماوی بیتن پتر 6 ساله هر بر پرسکی حکومی یه هریما کردستانی یان بر پرسکی پلا بلند یه حزبیین هریما کردستانی دماتی ده سر شاشین تیویا بحثی وی چندید که که هریما کردستانی روشکا خراب دایه هریما کردستانی وضعی نه آرامه خوب بگرن هریما کردستانی ویگاوی هندک کشه هنه کنگی اف کشه دی چاره سر بن و ویگاوی جی امد کشه داینه یان جی دی روشکا نیل محالیتن خۆتان دەزانن ئەم کێشانەی کە تازە ئێستا تو باسی دەکەی کێشەی چەند ساڵی ڕابردووی کەلەکە بووانی مەسەڵام ئێمە دەتوانین بڵێن لە ماوەی 7 ساڵە قەیرانمانەیە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانێکی قولی داراییدایە وە لە پێشتریش کۆمەڵە قەیرانی تر هەبوو دەتوانین بڵێن قەیرانی سیاسی لە ڕابردوو بەڵام ئێستا جگە لە قەیرانە سیاسیەکە و کێشەی ناوخۆ ناکۆچیلانە سیاسیەکان کە زیادی کرد و تەشەنەی کرد بەڵام کێشەی لە هەموو گەورەتر کێشەی ئابوووریەکەی اقتصادە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە هەمووی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان کەواتە ئەو نەوتەی دەرمان هێناوە کێشەی خلافاتی گەورەی دەستوریمان هەیە لەگە حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان ئەو کاتە کە سەرۆکایەتی حکوومەت عەلانی کرد گوتان ئێمە نەوت سەر بە خۆمان دەفرۆشین بۆ پارێزگاریکردن لە قەواری هەرێمی کوردستان و باشتر ئایندێکی باشتر دەبێت میلەتەکەش متمانی پێدا بوو وەکی باشە بەسەرچاو بڕۆ میفرۆشین پشتیوانتان دەکەین و بۆی وەزع خەڵک باشتر بی بەداخەوانی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەم مەلەفی نەوت و سەربەخۆی نەوت و فرۆشتنەکەی هیچ سوودێکی نەبووە تا ئێستا بۆ ئێمە زەرێکی گەورەمان لێکردوە نەماتوانی حکوومەتی هەرێمی کوردستان یان کاراکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و زایدەوەی دابینکردنی موچە و شایستە دارایەکانی فەرمانبەران و ئەو موچە و شایستانی کە یان ئەو شایستە دارانی پێویستە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ خەدەماتی عامی گشتی وڵات بەڕێوەبرچ نەماتوانێ بیکەینەوە ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لە قەیرانی قوڵقوڵدا دەژێت ئێمە ئەگەر هەرێمی کوردستان بیر بەراوردێ بکەین لە بینی 2007 و 2009 تا دەگەشتە ساڵی 2014 کە ئێمە لەگە حکوومەتی عێراقیدا بوون و بودجەیەکی باشمانش بۆ دەهات حکوومەتی هەرێمی کوردستان و حتا ینی دەخلی تاک ئابووریش فەرد
شخص لە هەرێمی کوردستان زۆر بەرز بوو و خەڵک وەزعی مادی زۆر باش بوو. ئێستاش چەند ساڵی ڕابردوو لەو 7 ساڵێک کە ئێستا کە خەڵک لەسەری دەژیدوە، خەڵک مالی خۆی دەخوا، سارەی خۆ دەفرۆشی، خانە خۆی دەفرۆشی، هەری ئەو چەند ساڵی ڕابردووە کە پارەیەکی زۆر بوو، جێشی باش داهات هەرێمی کوردستان ساڵانە 15 یان 12-13 تریلیۆن دەهاتین، ملیار دلار دەهات. ئەمە 12-13 ملیار دلار زۆر باش بووە هەرێمی کوردستان. هەم پرۆژەی گەورەمان پێکردوە، تەنانەت ئێمە جیاوازێکی یەکجار گەورەمان لە بین بوو لەگەڵ حکوومەتی عێراقی، حکوومەتی مرکز شار و شارچکان لەگەڵ بەراورد نەدەکرێت لەگەڵ هەرێمی کوردستان، چونکە ئێمە هەم ئستقرارمان هەبوو، استقراری ئەمنی و هەمیش داهاتشمان بۆ داهات. ئێمە ئەگەر لەسەر ئەم نمەتە بڕۆشتانە ئێستا پێم وایە دەخلی فەردەگەر ئێستا هەر فەردێک لەم هەرێمی کوردستان حسابکەی سەرمایەکەی 50,000 دلار بوو، ئێستا 100,000 دلار دەبوو. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمانەی کە سواری شەپۆلی سیاسەتی نەوتی سەربەخۆ بوون، زەربەرکی گەورەیان لە هەرێمی کوردستاندا و هەرێمی کوردستانیان گەڕاندەوە پاش زۆر ینی ئەزیەتێکی زۆری فەرمانبەران، موچەخۆران و بەلێندەر و پارێزەر و هەموو کرد و چینی توێژەکانی هەرێمی کوردستانمان، ینی ئەمە شتێکی خراپیان کردوە. ئەمە تەسەور دەکەم 10 ساڵی نەتوانین تعویزی ئەو چەند ساڵە بکەین و 15 ساڵی، چونکە ئەگە هەرێمی کوردستان لەسەر ئەم نمەتەی تا لە 2013 تا نهایەتی 2013 کە گەشتە سەری 2014 زۆر باش بوو. ئەگەر لەسەر ئەم نمەتە بڕۆیشتانە خۆتانیش ئەمە با هاوڵاتیان با بینەرانی ئەم کەناڵی ئێوە خۆیان قرار بدەن، بزانام لە چ بوارێک لە چ وەزعێک دەژیان، چەند وەزعمان باش بوو، تەنانەت لە چ شێوازێکی ژیاندا بووین، دوای ئەوە ئەو 7 ساڵە لە چ ژیانیدەن. ئێمە تاکە ڕێگە چارەی ئێمە بۆ ئەم باردۆخی ئێستا دەبی لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوین. نازانم بۆ لۆ ئێمە هەر لایەنێکی سیاسی یان هەر کەسایەتێک پەرلەمانتارێک داوای ئەوە بکە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوین و موچە و شایستەدادەکانمان بدەن، بزات پارتی دیموکراتی کوردستان تۆمەتی خیانەتی پێدەبەخشی. کاکە من بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێم، ئەم حکوومەتی ئێستا لە عێراق هەیە، دانانی دەستورەکە هیچ زمانی سەدام نییە، هیچ زمانی ئەحمەد حەسەن بەکر نییە. ئێمە خۆمان لەگەڵ لایەنە معارەزەکانی تری عێراقی ئەم وڵاتەمان ئازاد کرد لە ساڵی 2003 لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، دواتر دەستورماندانە و ئێستا ئەو پێشتر ڕێیس جمهوریەکەی کە عەرەب بوو ئێستا ڕێیس جمهوریەکەی کوردە. تۆ پاسەپۆرتەکەی ئێستا ئەوەی ئەو قسانە دەکات کە دەچی سەفەر دەکات بۆ وڵاتی تر یان بۆ ڕۆژانە ئیشوکارەکانی لە هەرێمی کوردستانیش بەڕێوە دەکرێت، دەبێت جنسی عێراقی پێوە بێت. ئەخر بۆ شەرمە بۆ من بچم لە وڵاتێک کە سەرۆک کۆمارەکەی عێراق کورد بێت، عێراقی بێت، بۆ شەرمە بچم ئیتفاقی لەگەڵ کەم شایستەدارەکانی خۆم لێ دەستێنم، بەڵام شەرم نییە بچی لەگەڵ عەنقەرە ئیتفاق بکەی و هەموو داهاتینەوە تەسمیلکەی. یعنی ئەمە دوڕویاتیە تەنها بۆ چاواشکردنی خەڵک. مامۆستا کێ گەل ئەنقەرە ڕوونشتیە خۆری و هەمی ئیتیفاقی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی ئیتفاقی 50 ساڵی نەوتیان کردی و خۆ داهاتی هەرێم کێشەی ئێمە لەگەڵ عێراق لەسەر نەوتە، ئەو بیرەنەوتانی کە لە هەرێمی کوردستان کۆمپانیەکان کە دەریان هێناوەوە شێوازی فرۆشتنی، شێوازی بیرەنەوتەکان و بۆڕی نەوتەکان کە دەڕوە، ئێمە لەسەر ئەم شێوازەیە ینی. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستا یەکێتی شتەیە، یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیتیفاقیە لەگەر تورکیا کردبی ئەوە پشتی یەکێتی شتیان نییە؟ نا، ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ئیتیفاقی 50 ساڵە کە هەموو برادرانی خۆمانیش تا هاوسەرۆکەکانمانیش زۆر بە ڕوونەشکانی پێیان گوتووە، ئاگامان لەو ئیتیفاقە 50 ساڵیەی حکوومەتی هەرێمی کوردستان یان پارتی با بڵێن لەگەڵ ئەنقەرە کردی ئێمە ئاگادارین. بەڕۆنی دەڵێ پارتی ئەو ئیتیفاقیە لەگەڵ ئەنقەرەی کردیە، حرامیشە لەگەڵ حکوومەتی بەغدا دانیشن و ئیتیفاقی لەگەڵ بکات، چونکە وڵاتێکی خۆمانەوە سەرۆک کۆمارەکەی کووردە، اینجا دەستورەکە خۆمان دامانناوە و ئەو ئیتیفاقانەی کە پێشترش کرا بوویان ئێستاش کە بیکەین لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و تاکەچ لەم هەرێمە نییە لەگە سەربەخۆی هەرێمی کوردستان نەبی، نییە لەگەوەی دەوڵەتی ناوێ دەوڵەتی هەرێمی کوردستان دروست، بەڵام شتێک پەیڕەو بکەین بۆ گەیشتن بەو ئامانجە بتوانین جێبەجێ بکەین. ئینسان دەڵێ بەردی گەورە نیشانەی نهاوێشتنە. ئێمە دەبی ئەم بەردەیە یان ئەم کارێک کە دروستبوونی دەوڵەتی کوردی کە خەونی هەموو تاکیش کووردە ئەو کاتە دەست بکەین لەوەی بۆ ئەم بشتە سەر، نەک لە کاتێکدا کە نەتوانین بکەین و کێشەی گەورە بۆ ملەتەکەمان دروست بکەین و ئابووری سەر بەخۆش و تەنانەت پاراستنی قەواری هەرێمی کوردستان. من لەگەڵ ئەوم وەکو تاکێک ئابووریی سەر بەخۆمان هەبێت و بتوانین ئەم ئابووری سەر بەخۆیە هەرێمەکەمان و حکوومەتەکەمان بەهێزتر بکات
پێویستمە بە حکوومەتی عێراقی نوێ من لەگەڵ تەواو لەگەڵ ئەوانم بەڵام ئەمە بۆ ماڵوێرانی بۆ ملەتەکەمان ئەگەر بۆ ئەوەی برسیکردنی خەڵکی خۆمان ئیتر تەواو ئینسان لە شوێنێکە زەرر کرد دەبی بگەڕێەوە بۆ شوێنەکەی کە قازانجی لێ هەیە منداڵێکی گچکە ئەگەر دەستی بە ئاگرێک وەنێ زیاتر ئەگەر فامیژنەکە نەزانی خراپەش بەڵام کە ئاگرەکە بینی لێ دەکشێتەوە پاش دەرزانی ئەمە زەرری لێ کردیە شلوڤە جەنابێتە گەلک بدلێ من بۆ حقیقەت و گەلەکە ڕۆنجی بوو لێ من دوێتن ئەس دوێ شلوڤێدا گەلک پرسیار بووم چێ بوون ئەس دیگەهینمە جەنابێتە ما بەحسی هەندێک کرد و ئابووریە سەربەخۆ هاتە ڕاگەهاندن و مەگوتی ئەم دێدی نافتاخۆ فروشین و هەمی تشتمە هەیە ئەفە خەون و هەر کەسێکیە ئەم حەستکەین من ماڵاخوودا تشت هەبیت ئەس هەوجەی جیرانی خو نەبم ئەفە تشتێکی گەلێکی جانە و مرۆڤ بێ سەر بلندە باشە ئەف تشتە هەمیمە هەبوون نافتاخۆمە هەبوو دەواازێت خۆمە هەبوون داهات ناوخۆیمە هەبوو هەمی تشتمە هەبوو ومە فروتن بۆچی ئەم دەیندار بووین ئەف عقلێ ئەvە فروتی ئەف عقلە کیڤە بوو ئایا هەیکەلی مرۆڤ بتنێ بوو یانجی عقلێ هەندێکی دی بوو یانجی ئەvە حیلەکە ڕۆن و ئاشکرا لە خەلکی بێتەکردن وەرە تو نافتەیژی فروشی تو تشتێ خۆشی فروشی و داهاتی سەر بە خۆشی بڕاگەینی کابرا هێشتا زکێ دایکا خۆدا نەهاتیە دەرێ دەیندارەژی من با بە ڕاشکایی پێت بڵێم فرۆشتنی نەوتی ئێمە لەگەلی حکوومەتی عێراقی زۆر جیاوازە وەکو بەرمیلێک نەوت لە حکوومەتی عێراقی بفرۆشی ئەگەر بە $70 بی لەوانەیە $6 بۆ بنێتەوە بەڵام هی هەرێمی کوردستان 153 ئەڕوا بۆ کۆمپانیاکان کرێی بۆڕی نەوتەکان ئەوە هەموو دەرەنجامی ئیتیفاقی 50 ساڵ بەڵێ بانکەکانی کە پارە لێ دێت تۆ لە هەرێمی کوردستانە کەنەوە هەناردە دەکری بۆ دەرەوە تا پارەکەش دەگرێتەوە لە هەموو شوێنێک پارەکەی لێ کەم دەبێتەوە یعنی تۆ ئەگەر فەرزنا بەرمیلینەوت بە $200 $100 بۆ هەرێمی کوردستان دەبێتەوە کەم ترج لەوانەیە وی حالەتی دەهەکەر حکومەتە هەرێما کوردستانی سەر بەخوی و ئابووریژی ڕۆنەگاندا ڕێکە عێراقیدا ئەف نافتا فرود بۆ ئەف حالیمەی ڤێگافێ نەد ئەگەر هەر نەفتمان نەفرۆشتە لۆ هەرمانش بگرتە چوان باشدار نەتبووی کێشە ینی مەوزوعی مەلەفی نەوت مشکلێکی گەورە ینی کێشەی نێودەوڵەتی لێ دروست دەبی کێشەی ناوخۆ خەڵک چاوی تێدا دەبێت هەب ئێمە گەر نەوتی ناوخۆمان نەبووە ئێستا مەسەلەن ئەو ڕۆژانە دەنێت 450,000 بەرینەوە هەناردە دەکەین ئەگەونەوە خەڵک داوای ئەوەشینە دەکەن ئێمە لە ئەم نەوتەیە یژێت وڵاتی خۆمانە لەژێر خانی خۆلی عێراق هەرێمی کوردستانە یعنی خۆمانە ئەو نەوتەیە ئێستا فروشین بۆ نەوەکانی داهاتوشمان بیت هیچ جیاوازێکی نییە من قەنەعاتی خۆم شەخسی ئەوە ڕێی خۆم ئێمە تا پێمان بکرێ پارەمان لە عێراق وەڵبگرتایە نەفتی خۆمان نەفرۆشتە با بۆ نەوەکانی داهاتوو بی ئەم وڵاتەیە خۆ شتێک نییە ینی لەسان لە پشتی خۆی کاوبار کابی بە ئێمە وڵاتی خۆمانە هەرێمی خۆمانە خوێنمان لە سەرڕشتووە هەرێمەکی باش بووین وەزعمان باش بوو ئێمە دەبایە تا بمان کرا پێمان بکرێ داهاتمان لە عێراق وەربگرتە ئەو داهاتە ژێرزەمینەی خۆمان تحفظ پێ بکردایە بۆ زیلەکانی ئایندا مامۆستا بۆچی ئەمە بڕۆنی نابێژین حتا ساڵە 2004ژی ئەمیل سەر 2014 ئەمیل سەر حەسێبا بەغدا ژیاین بۆ چونکو حتا ساڵە 2014 حکومەتە عێراقی ئەو بڕاپارەیە هەی ئەو کایجە چەند بوو میزانی حکومەتە عێراقی 12 سادێ بوو کێمتر بوو زێدەتر بوو بۆ حکومەتە هەرێما کوردستانی فرێت کرد خەلکی هیچ کێشە نەبوو بۆچی ئەم نابێژین حتا ساڵە 2014 ئەپڕۆنی هەندێک لایەنی سیاسی لە هەرێما کوردستانی داهاتی وی خەلکی وێ ناوخۆی هەرێما کوردستانی تەنها بۆ گیرفانی خۆ بۆ بەریکا خۆی بری ئەوێل بەغدا هاتە لەوێ هەندێک نیشا خەلکیدا بۆچی ئەم نابێژین حتا 2014 ئەم سەحسێ بۆ حکومەتە عێراقی دژیون بە دڵنیاییەوە ئێستا ڕۆم بۆ ئەوە بۆ هەموو گەلی کورد ئێمە ئەو کاتێک کە لەگە حکوومەتی عێراقی بوو جەمان لە حکوومەتی عێراقی دەهات وەزعمان زۆر باشتر بووەوەی ئێستا کەسیش ئاگای لە دەواازە سنووریە ئەمە هەلێگەر داهاتی نەوتەوەی ترم داهاتی غێرنەوتی کۆمەڵک مەلەفی ترەیە لێگەر ئێستا میلەتەکە چی دەوێت میلەتەکە دەیەوێت بژیت فەرمانبەر چی دەوێت مامۆستا چی دەوێت موچەکەی بدێت خەڵکەیە کرێی خانووی هەیە مامۆستایەکە لە کرێ دەژیت ژیانی ڕۆژانەی ماڵ و مناڵەکانی پێویستی بە موچەیە ئەو قسە بریقەدارانە باواز دەبین هەندێک بەرپرس من دوێنێ تەسری هەندێک کەسم جێلێ بوو دەڵێ ئێمە تاماوین
کەرامەتی هەرێمی کوردستان و تەسلیم نازانم بە عێراق تەسلیم بە عێراق ناکەین من دەزانم ئەم کەسەی کەوا دەڵێ دڵنیام بەیانی با لە شوێنی مامۆستایەکدا دەرێم لێژنێش هەموو داهاتەکە لێ دەگرین مناڵەکانی دەری دەکەن لە ماڵ ئەگە پارەی نەبی کوردەواری خۆمان هەر ئەویش موچە لە بەغدا وەربگری کوردەواری خۆمان دەڵێ زگی تێر ئاگەی برسی نییە کاکە خەڵک برسیە تۆ سەرکردایەتی حیزبێکی ڤیلەت هەیە 4-5 سارە لە دووتە حیمایەت هەیە لەوانەیە کۆشک و تەلارت هەبیت منداڵێکی گچکە لەوانەیان مانجی بە 2 میلیۆنی نەژی زیاتری بدەێ بەڵام تۆ ئەو قسە گەورە دەکەی لە پشت کورسیدا دەنیشی لە شوێنێکی خۆش ئاگال لەو منداڵە نییە منداڵی مامۆستایەکە کە شیری نییە پێ بدە کە ڕۆژانە کرێی خانووەکەی نییە ئەمە ژیانی ئەم وڵاتە تێک چووە سیستەمی ئەو وڵاتە تێک چووە لە هیچ وڵاتێکی دنیاە لە وڵاتانەی لە هەموو کە دنیا دروست بوو نییە حکومت موچە نەدات نییە لە دنیاە بڕۆ بەسەر ئەو وڵاتانی ئێستا کە هەنەماوە سووریا یەمەن هەر حسابی بێکە بێ حکومەتەکە لە هەموو لایەن پەلامار و شەڕی ناخۆ بەڵام موچەکە لە کاتی خۆ دەدرێت موچە ئەمە کە موچە بڕە ئیتر سیستەمی وڵاتەکە تێک دەچی چکە زۆر ئێستا بە تایبەتی هەرێمی کوردستان ئێمە چێ تەداوڵی ئەم پارەیە و داهاتەیە ناو خۆمانەوە سەر 700 میلیۆن ملیار دینارێکە لە ناو دێتە بەچی فەرمانبەران فەرمانبەرەکەش سەرفی دەکات لە دوکان و بازار پێدەجوولێ ئێستا بە نەبوونی موچەکە بازارەکەشمان ڕاگرت چێشتخانە و حەدایق و چایەخانەکان و ئوتێل و کەرتی گەشتیاری و هەموو شتەکان ڕاوەستە لە هەرێمی کوردستان تا خاوەن تەکسی و هەموو شتێک لە هەرێمی کوردستان تەزمینی بۆ بەهۆی نەبوونی ئەو موچەیە 700 میلیارد کە ڕۆژە بێتە ناو بازار کەم نییە تەداوڵی باش پێ دەکەی لەو سێ چاشارەی هەرێمی کوردستان دەتوانین تا ئاستێکی باش ینی تیجارەتە مامناوەندەکانیان بازرگانی مامناوەندی بۆ خاوەندوکان و بازارەکانی تری هەرێمی کوردستان بیناسازی و کۆمەڵێک سێکتەری ترە کە پێویستی ڕۆژانەی خەڵکیان بۆ دامێکردنی شوێنی ترە دەتوانین دابینی بکرێت ئەو پارە مداوەڵە بکرێت و خەڵک پێ بژین بەڵام کەوە نەما فەرمانبەر برسی بوو ئیتر تاسیر لە هەموو چین و توێژێک دەکات زۆر من پێشت و نیو سعات لەگەیەک دوو برادر مناقەشەم دەکرد لەسەر ئەم زادێکی ئارۆ دوسێ مارکێتە دایانەوە بفرۆشن لە بەرسی لەبەرەوەی پێشتر داهاتێکی باشێ بووە و خەڵک بووچەی هەوە دەچوو شتی دەکرێت بەڵام ئێستا کە خەڵک بووچەی نەبێت ناتوانانی بیستە مارکێتەکە شت بکرد زۆر باش ئیشی دەوەستی تەمام هەمووستا چەند حزبێکین سەرەکی یل هەرێما کوردستانی هەین لێ vێگاوێ خەلکی باوەری حکوومەتی نەماکو ئەف حزبەیە حکوومەتی پرایڤەت بن و ناوە حکوومەتیدا باڵا دەستن و پۆستێن هەری مەزنجی دەستی وادانە هەرگاف دەبێژن هەر ئێکی هەر حزبێکیش بۆ حزبا هەندی پشکداریا خۆ گونە هاوی ملەتیت کەویتە ئەستۆیوی خەلکی هیچ باوەری حکوومەتی نەما بێژە خەلکی دێ حکوومەت سبهی موچەی دەتکوت موچە هەر تشتێک نینە هەر ناچێ بیت بێژن دێدەن وێتسی ڕۆژێتوی نەخلاص بن موچێ خوەرگ بێژێ دێدەن سوێنجی بۆ بخۆ باوەریل تە ناکەن ئەبەت باوەری ناکەت باشە ئەف بێ باوەریە کێوە کریەک و چێ بیتنیەت ناوەوان vê حکومەتە هەرێما کوردستانیدا ئەرێوەکی مەگوتی هەر حەزبێکی دوور پشکداریاوێ ئەف خەلەتیە و ئەف بارگرانیە بۆت کەویت یان هەندێک حەزب یان حەزبێکە دیارکری هەیە و بێژین باراپەتر تا ئەف بێ باوەریەوە چێکری خۆتان دەزانن لە چەند کابینەی ڕابردوو تا ئێستا زۆر بەلێنی بێ بنەمادرەوە هەر حیزبێک دەیباتەوە سەرۆکی حکوومەتەکەی ئەوە بە تایبەتی کە تو ئەگەر ڕێکدانەوەی باشتر تەوزیحی بکەیت لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان پێکهێنەری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتیش لای ئەو بوو دائما کە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان هەر شوێنە کابینەی حکومی ئەعلان دەکرێت سەرۆکی حکوومەت کارنامەی حکوومەتەکە پرۆژەی هەموو لایەنەکان ئەعلان دەکرێت لێ ئەمە دەکەین ئەگەر نەکری ئوبالی یەکەم لە ملی ئەوە ئیتر من ناڵێم وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و لایەنەکانی تریش بێبەرین لە هەموو کەم و کورتێک لەم وڵاتە ئێمەش بەشێکین بەڵام هەمومان بەپێی حەزمی خۆمان ئێستا ناکرێت بڵێن وەڵڵاهی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان سەبەبی ئەساسی ئەوەین کە حکومڕانی هەرێمی کوردستان خراپە و فەشەلی هێناوە و بوجە و موچە نییە دەی بڵێن پارتی دیموکراتی کوردستان سەبەبی یەکەمی و کە چووکە ئەو ئەگەر بە ئەنتیخاباتەکە بی ئەگەر ئەنتیخاباتەکە نەزێبی کە خۆمان هەمومان دەزانین
انتخاباتێکی ئەگەر ئینتیخابات نەزیه بێت مامۆستا دەڵێم ئەگەر نەزیه بوون کە نەزیه نەبوو لە بەرەوەی انتخاباتی هەرێمی نەزیه کوردستان نەبوون مزەیەف بوو تەمام. انتخاباتێکی مزەیەف بوو ئێستا پارتی بە مزەیەفاتێکە 45 کورسی زاید 11 کورسی کۆتاییەکان کە هی کۆتاییەکان نییە ئەو ئەگەر مزەیەف نەبووە مامۆستا پارتی چەندی دەهێنا بە قەنەعەتی من نەدەگەشتە 30 کورسی نەدەگەشتە چونکە خۆتان دەزانن من ئێستاش دەڵێم ئەگەر هەرێمی کوردستان هەڵبژاردنەکی نەزیه بکرێت زۆر گۆڕانکاری لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەکرێت قەت ئەم ڕەنگەی ئێستا دەبینین بەڕاستی قەنەعەتیم لە شوێنی خۆی نییە سیستەمی پەرلەمانی سیستەمێکی زۆر جوانە لە هەموو دنیا سەرکەوتووە ئێستا تەماشای حکوومەتی عێراق بکە لەم باردووخەنا لە باری ئەمنی و پەرلەمان حکوومەتێ تین توت بەر پەرلەمان وەزیرەکان زۆر بەترسەوە تەعامل لە بەرامبەر پەرلەمان دەکەن هەرچی قراراتی حکوومەتی عێراقی دەدا یعنی بە تەحەفوزەوە بەرامبەر پەرلەمان ینی دەترسێ لە قرارەکانی پەرلەمان بوویتە محکەمەیەک بوو نەگوەکو ڕقیبێک بەسەر حکومڕانی بوویتە محکەمەیەکیش بووە وەکو حاکمێک تەماشای دەکەن بەڵام ئێمە پیرعکس ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی پەرلەماندا دەڕێژی دەڵێ ئەو پرۆژە بمان ئێستا پەرلەمانی کوردستان بەهۆی هەبوونی وجودی 50 زاید یەکی لایەنێکی سیاسی کە بەو انتخاباتی پێشتر باسمان کرد چۆن کراوە هیچ وجودێکی نماوە لە هەرێمی کوردستان پەرلەمان هیچ سیمایەک و سێبەرێکی دیار نییە تەنانەت بە کیف خۆتی بانگیش حکوومەتیش بکەن نەبی ئەوان تەرحیش چۆن بکەن لە چ دنیای وانە کە سیستەمێک پەرلەمانی بوو دەبی پەرلەمان سوڵتەی یەکەم لە دنیای پەرلەمانی سەرۆکی حکوومەت بە حیمایەوە دەستە ژۆری بەڵام لەناو قاعی پەرلەمان کە دەشتە دەرێ سەحبی سیخەی لێ دەکەن و دەی بەتەنیا بشتەوە مالەکەی خۆی ئەو پەرلەمانی حەقیقی ئەوەیە لە بەغدا بینیتان مەسەلەن عادل عەبدولمەهدی بە حیمایە تەژۆری بە حیمایە گەڕاوە فلان ئێستاش بە هەمان شێوە ئەوانەی ئێستاش ئەگەر دەوانە سوبەی کازمیش بە تاکید کازمی و ما بعد الکازمیش وەلێ دێت چەند تا چەند تێ پەرلەمانی عێراق بەهێزتر دەبێت دایمەن کە پەرلەمان بەهێز بوو ڕقابە زیاتر بوو ئەم وڵاتە بەرەو گەشەکردن دەچیت ئێستا هەرچی ئێستا بەڕێز کازمی هاتووە هەموو شیانشی بوو ئەوەیە حکوومەتی عێراقی ڕێک کاتەوە لە هەموو کەرتێکە بۆ بتوانی جاشتی متمانەی پەرلەمان و متمانەی جەماوەر بەدەست بێن ئەمە گرنگە پێشبڕکێ لەسەر ئەوەی پێشبڕکێک بکەی بۆ باشترکردنی بەڕێوەبردننی وڵاتەکەت بەوەی ڕقابەتی بەهێزتەوی مامۆستا ئەس بێ پرسیارێک جاناوێتەکەم وەکو ئەندامی سەرکردایەتی و یەکێتیان نیشتیمانیە کوردستانی ئەتبەرین و کە داوە بدەین حزبی و ئەم بێژین دەستپێکێن حکومی و دیودایەن حزبیژی گەلێک سەردانا بەغداکردنە تایبەت یەکێتیان نیشتیمانیە کوردستانی کو دیارژی بوون کاکی چوە و بیتن کەسانێت ئێکێژی چوونە و جەنابێ شێخ لاهۆری چوە و برادەرژی گەلێک چوینە جەنابێتە چه دیتن هەیە بۆ وا ڕوونشتنە و والێک نێزیک بوونێت حکومەتە هەرێما کوردستانی و لایەنی سیاسی ئەدگەل حکوومەتە بەغدا و چەند گرنگە ئەڤر و بەری سباهی ئەف هەردوو لایە پێک بین بۆ یان ئەم بژین لێک نێزیک ببن بۆ یەکێک و ژین و ژیارە خەلکی زەڤریتەوە ساڵی 2013 هەکەنە نیڤەوێژی هەر بۆ خەلکی بزەڤری من بەدیت نامن حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەتیفاقات دوورن لێک دوورن چونکە دوو دنیا بینی جیاوازە لە شێوازی تەعامل ئەوانە ئێمە لە 2019 لە هەموو ساڵێک ئیتفاقێکی میزانیەمان هەبووە لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان مەلزەم نەبووە بێ مەسەلەن تەزدیقی پرۆژەی قەرزەکە کە لە پەرلەمانی عێراقی حسەی هەرێمی کوردستانیان دانەنا ئەمەش دیسانێ کۆمەڵێک کێشەی دروست کردەوە ئێستا لە ئیتفاقێکە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراقی با بڵێن ئەو پرۆژەی میزانی کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقە تەزدیق کرا بۆ ئەوەی مساعدەقەی پەرلەمان بکرێت ئەمە بە قەنەعەتی ئێمە خوێندنەوەی ئێمەوە ئەوەی پرسیارشمان کردی پەرلەمانتارانی عێراق لەسەر ئەمە ڕازی نین و تەسەوور ناکەین هەرچەندە ئێمە وەکو یەکێکی نیشتمانی کوردستان و جەنابی هاوسەرۆک و سەرجەم هەواڵانی تر هەردوو هاوسەرۆک چ لە دانیشتەکانی مەسەلەن کاک لاهور مەیدانیان لە بەغداوە جەنابی کاک بابڵ لە هەرێمی کوردستان لەگەڵ قونسوڵ و ئەوانە وە کاک و با دووسێ جار چوو هەر هەمویانوە جەنابی کاک شێخ لاهور بۆ جاری دووەمیش چووە بەغدا تەواوی مەکتەبی سیاسی و پەرلەمانتارەکەمان لە خزمەتی ئەوین
ئەم میزانەیە کە ئێستا حکوومەتی عێراقی تەزدیق کردووە بۆ پەرلەمانی ناردووە ئەمە جێبەجێ بکرێ و هەوڵی بۆ دەین چونکە ئەمە لە بەرژەوەندی میلەتەکەماندایەوە دەتوانین لەم قەیرانە قوڵەی دارایی ڕزگارمان بێت نەک بە کۆی گشتیەوە تەنها موچەکەمان دەتوانین ڕزگارمان بێت بە تەسمیلکردنی نەوتەکە. بەڵام ئەوەی ئێمە من بەش بە حالی خۆم کە بۆی دەچم نە پارتی ڕازی لێبێ بەوەی نەوت تەسمیلکات و نە حکوومەتی عێراقیش بۆ ئۆتیفاقێکی ئێستا پەرلەمانی عێراقی بۆ ئۆتیفاقێکی سەر بۆچی پارتی یعنی مەخۆ نەفت هەمی دەستی پارتی داک و حتا پارتی ڕازی نەبیت بۆچی ئەم نابژین حکوومەتە هەرێمی ڕازی نابێت ئێستا بەڕاشکاوە ناتوو دەتەوەی بەڕاشکانە قسەت بۆ بکەم حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی پارتیدایە بۆ سەرۆکی و حکوومەت و جمگە ئەساسیەکانی ئەم وڵاتە لەژێر دەسەڵاتی پارتیدایە و زۆرینەی پەرلەمانیش ئەوانن بۆ هەر دەست بلندکردنێک ناو پەرلەمان 56 بۆ 57 کورسیان هەیە دەتوان دەستەکە چۆنی بیانە بەو شێوازە بڕۆن وەزاید ئەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی ناخۆ سەرۆکی و حکوومەت و لە ئەنجومەنی وەزیرانیش زۆرینەن ینی ئەوان ینی مؤسسی یەکەمی حکوومەتن وە زۆرینەی حکوومەتن ئەگەر جوهود و ئەگەر خوێندنەوە و پرۆژەی یەکێتی و پێشنیارەکانی یەکێتی یان بیرکردنەوەی ئێمە دەلێمە لە 2014ەوە قراری یەکێتی و بیر و ڕا و ڕۆیای ئێمە ئەوە بۆ لەگەی حکوومەتی عێراقی ڕێکەوین بار شێوازێکەبی کە بتوانین لە بەرژەوەندی میلەتەکەمان ئێمە لەگە ئەوە نین هەموو شتەکانی خۆمان تەسمیلی عێراقی بکەین و ئیرادەی میلەتەکەمان و کە باسی ئەو شتە قۆڕقۆڕانە دەکەم من دەبینم ئێستاڵۆکەی هەر کە قسەیەک دکەین مەسحەبی ئەمە ئیرادەی خۆمان تەسمیلی بەغدا ناکەین نازانم چ کاکە تو ئیرادەت تەسمیلی دوژمنێکی گەورەتر کردووە عەنقەرەیە خەنجەرێکیان لە پشتی ئێمەدا تو ئێستا ئەمە بوو لەگە حکوومەتێک کە سەرۆک کۆمارەکی ئێمە وەزیری خارجەکەی جەنابەتە ئیتر کۆمەڵک دەستەی تر و نازانم چیتری ئێمە و لازار ئێمە پێکەوەین و لە یەک وڵاتە دەژین و ئیتر ئەمە چی ئەم قسە گەورانە کە بەسە سەری ینی تۆ دەتەوێت خەبات و تێکۆشان و یان وە تەنیاد بەسەر میلەتەکەت بفرۆشی بۆ ئەخر فەرمانبەرێکی قوڕ بەسەر چ زەمبی هەیە تو لەبەر مەسلحەتی بەرژەوەندیت و یان هەڵەیەکت کردو ئێستا ناتوانانی هەڵەکەی چارەسەر بکەیت یان ناتوانانی ئەو شتێک کە کردوتە کە ئینجایکی غەڵەتت کردووە لێ سەحبیکەوە لۆ لەسەر ئەم حاڵەژەوە تەنیاد بەسەر میلەتەکەت بفرۆشی مەشتێکی زۆر خراپە بەڕاستی خەڵکی مە با بچن ینی ئێمە راپرسێکی گشتی بکەن خەڵکی مە دەیەوێتی بژیت ئێستا مە لەگەوە نینە بین حکوومەتی عێراقی بینەوە ئالای عێراقی لێرە حکومڕانی بکەن نا اتفاق بکەین کاک اتفاق بکەین من نەوت دەفرۆشم نەوت ئێستا کاک ئەو نەوتەی دەفرۆشی دەیە حکوومەتی ئەنقەرە ئێمە دەدەینەوە حکوومەتەکەی خۆمان حکوومەتی عێراقی لۆمە نزیکترە لۆی ئەو ئێمە کە ئێستا دەفرۆشین دەدەینە ئەنقەرە بە ڕێگەی ئەنقەرە پارەکەمان دەست ناکەوتێ موچەی خۆمان بدەین حکوومەتی عێراقی لەوانە حکوومەتی عێراقی لەوانە دەستمان بکەوێت ئەخر بۆ چ خیانەت تێدایەوە مامۆستا مادەم حتا vê radihosayê bilind nava hikûmeta Herêma Kurdistanê de hemî tişt yan zorbeya wa Partiya Demokrata Kurdistanê dîv mîzacê wê dîv zewqê wê ket û nake dê filan tiştî keyin filan tiştî nakin yanî bara pitir ya kara ew diket baş e çareserî çi ye Hêketiya Niştimaniya Kurdistanê çi projeyek çi fikrek li vê kiriye ku heta kengî ئەم دوی حالی دابین کو دی خەلکی ئێمە چونکە هێکەتیە خەلکی خوێ هەی هێکەتیە جەماوەری خوێ هەی حتا کەنگی جەماوەری هێکەتیە یان خەلکی هەرێما کوردستانê دێباجە حەزبەکێ دەکەست ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم حکوومەتە هەرێمی کوردستانەوە کابینەی نوێمە پێمایە پرۆژەیەکی نیشتیمانی کوردستان وازح بووە ئێمە لە یەک لە پرۆژەکانی ئێمە لەگەڵ پارتیکە اتفاقمان کردەوە حکوومەتمان پێکینایە یەکەم داواکاریەکی نیشتیمانی کوردستان کە سەرۆکی حکوومەتیش خۆی سەرۆکی حکوومەتی ڕاستپێدا ئەو کاتە مەسرور بارزانی رازی بووە بە ئەم پرۆژەیەکی نیشتیمانی کوردستان خۆشی لە پەرلەمانە چه پرۆژەی لا مەرکەزی خۆشی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان خوێندووە کابینەکەی بەڕێزیان لەگەڵ تەواوی و هەزیرەکان کە سوێندیان خواردووە کارنامەکانی ئەعلان کرد ئەو کاتەش کە ویرتان بێت تەواوی وەزیرەکان جەنابی کاک قوبات کاک مەسرور هەمویان لە کابینەکە ئەعلانی کابینەکەی خۆیان کردووە پرۆژەکەشیان ئەعلان کرد بۆ هەموو لایەنەکان و یەکێک لە داواکاریەکانیان لە جێ ئەو شوێنەی کە هیچە نیشتیمانی کوردستان داواکاری ئەساسی هەبووە بۆ یەکینانی حکوومەتی هەرێمی کوردستان لا مەرکەزێتی ئیداری بوو ئیداری و دارایی
لامەرکزیەتی ئیداری و دارایی بۆ ئەوەی لەبیر نەکەن. ئەم پرۆژە بەش بە حالی خۆمەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانین حکومڕانیەکی باشتر لە هەرێمی کوردستان بکرێت چونکە لامەرکز سیستەمی لامەرکزیەت زیاتر لە حکوومەت لە ڕۆتین کۆتایی خلاص دەکەوە شەفافترە ئیتر دیموکراسی ترە لە بەڕێوەچوونی حکوومەت چونکە حکومڕانی لامەرکزی دارایی و ئیداری ئەمە دەسەڵات شۆڕ دەبێتەوە بۆ خوارەوە هەگەر ئیداری تەنیابی مامۆستا ئەگە ئیداری هێت دەنا هیچ استفادەی نییە تۆ ئەم وڵاتە دەدەمێ کاک بلبل سەرۆکی حکوومەتە بەڵام پارە نادەمێت چۆن بەڕێوەی دەوەی بۆ ئەوەی خەڵک تێبگا ئیداری و دارایی چۆنە باکە ئەم زانیتی ئەوان بەسەر هەندە خەڵک کە پێی ناخۆشە سیستەمەکە دەوێت تەشبیه بێختەوەکەی برێن ئەمە دوو ئیداری و ئەمە نازانم چێ وەکو ئەوەی تازە باسماکرد هەموو بۆ ئەوەی دەچی هەکەر سلێمانی ئەو پرۆژە جێبەجێ بوو سیستەمی ئیداری و دارایی لە مەرکەزیە دیت ئەوە دروست بوو خەڵک ئێستا ئەوان وایان کردە ناو فکری خەڵک کە ئەوە دوو ئیدارەی دروست دەبی چەند ڕاستاوە کاکە ئەو قسانە دوورە لە ڕاستی ئەم هات تەنها بۆ پەردەدانان بەسەر سیستەمەکە یان تەنها بۆ تەشویشە یان بۆ خۆل چاوکردنە خەڵکە سیستەمی لامەرکزیەت ئێمە داوامان نەکرێت تەنها بۆ سلێمانی وە کارنامەی کە حکوومەت خوێندیەوە سەرۆکی حکوومەت خوێندیەوە وازەحە بۆ سیستەمی لامەرکزی ئێمە پرۆژەیەکە تەقدیممان کرد ئێستا لە ئەنجومەنی وەزیران لەبەردەستیان بۆ هەموو هەرێمی کوردستان بۆ دووهۆچ ئێمە هەموو ئەم هەرێمە خۆمان دەزانین بە دووەکەوە بە سلێمانیەوە بە هەولێرەوە قوربانیمان داوە کاک چێ بە قەدەر یەکێتی قوربانی لە بادینان داوە یەکەم بە فرەزە سەرەتاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان بووە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕەشیندەی گەڵەکەمان و تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان بوون ئەو بادینان ئێمە بە پێگەیەکی ئەساسی و خۆمان بە خاوەن ماڵ دەزانین و هاوڵاتیەکان و خاکەکەی بی خۆمان دەزانین خوێنمان بۆ داوە و بە تایب هەولێریش دەشتەکانی هەولێریش خەڵک هەموو مێژووی یەکێتی دەزانی چ قوربانێکی داوە چ شۆڕەشێکی کردووە چێ بووە کوردی چێ بووە بوویتە فریادڕەسی کورد هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئێمە تەنها سلێمانی نییە بە شاری خۆمان بزانین یان بە جێگەی پێگەی خۆمان بزانین ئێمە دەمانەوێت هاوڵاتیەکەی سلێمانی چۆن دەژی خۆشگوزەران و دیموکراسیەبی ئەو دەژ زیاترش هاوڵاتیچێ پارێزگای دۆچش خۆشگوزەران بژی کاکە ئەم سیستەمی لامەرکزیە من جارێکیش لە بەڕامەکی جەنابەت باسم کرد ئەوەندەی قازانجی بۆ پارێزگای دۆکێ بۆ هیچ پارێزگایەکتر نییە داهاتی دەواازەی برایم خەلیلمان داهاتی مشتقاتی زیاتر لە 40% لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگای بەشێکی زۆر ئەم داهاتە دێتەوە بۆ پارێزگایە دەتوانین کوڕی ئەم پارێزگایە کە پارتیە ئێستا خۆی ئەم داهاتە تەقسیم بکاتەوە بەسەر ئەم شارە خزمەت گوزاری زیاتری پێ بکە ئەمە بۆ چ دەکرێتەوە یعنی قازانجە بۆ هەموو شارێک ئێمە دووسێ تەوەر دەگرێتەوە ئەو سیستەمی لامەرکزی کاکە سیستەمی لامەرکزی ئیداری دارایی من با بە یەک دوومونە بۆ تەوزیحکەم بۆ هاوڵاتی بۆ نمونە ئێمە جادەیەک ڕێگایکی گشتی ئەوەی دەچی بۆ سەد کە ئێستا خراپە لۆ گوندەکانی تا سەرەوە دەڕۆی 12 گوند لەسەرە تا دەگەشتە لی ناباخی خراپە شارەوانی دووەک دەڵێ ئێمە دەچینە ئەو جادەیە چادەکەین ئێستا لە حالی حاضر ئێستا دەبی بەرز کاتەوە بۆ بەڕێوەری گشتی شارەوانی لێرە بۆ بەڕێوەری گشتی ڕێگاوپان بۆ پارێزگا دواتێ بۆ وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتە جێبوون دواتر بۆ وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران ئەو هەموو ڕۆتین و ئیشەی هەموو دەوێت بەڵام لە 3 مانگی پێویستە 6 مانگ لەوانەیە بە ساڵی شتوانێ لەوانەیە میزاجی وەزیرێکیان بەڕێوەرێکی گشتی 10 ڕۆژ 2 مانگ کتابەکە تاقیکە ئەگەر سیستەمی لامەرکزی ئیداری و دارایی تەبی جەنامی پارێزگار لێرە ڕێگە بەڕێوەری گشتی ڕێگاوبان و شارەوانیەکان هەلەستن میزانێکی بۆ دادنێن لەگەڵ مهندسی شارەوانی گوژمەی پارێ بۆ دادنێ و پارەشە لە بەردەستەیە ئەنی بە خلالی مانگێک دەتوانی تەنفیز بکرێت پرۆژەکە تۆ بۆ دەشتی بەردەڕەش و دەشتەکانی سێمێل و زاخۆ خەڵک زۆر کشت و کاڵ دەکە دەوێت بیرێکی ارتیوازی دێت ئێستا دەوی سەرۆکی حکوومەت ئیمزا بکە تا بیرێک لێ درێت بیرێکی ارتیواسی بەڵام لە سیستەمی لامەرکزیە لە بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵ و ئاودێری لە پارێزگای دۆ دەتوانی موافقەی بۆ بکە و
بیرەکەی لێ بدات و کۆمەڵێک خزمەتی زیاتریش بکات دایان شترا بۆ گواستنەوەی فەرمانبەرێک بۆ بەشتە ئەنجومەنی وەزیران وەزارەتێک خەلەس کاک ئەم پرۆژەیە و ئەم سیستەمەی لامەرکەزی تەنها تەسهیلاتە و باشترکردنی بەڕێوەچوونی ئیش و کارەکانە دوورکەوتنە لە ڕۆتینات و لە گەندەڵیەکان و کۆکردنەوەی داهاتە لە سنوورەکە بۆ خزمەتی هاوڵاتیان هەم شەفافتر دەبێ و هەمیش ئەم شارە زۆرتر قازانجەکە هەم خزمەتی زیاتر دەکرێت سەریعترش پێشبڕکێکیش بە جوانیش لە بینی سەرزەم شارەکان دەکرێت دەزانی کەی موچەش وەردەگری کەی موچەش بەسەنم با موچەش نەبی بەڵام بۆ کۆمەڵە خزمەت گوزاری ترش ئێستا دواتر لە بینی پارێزگاری هەولێر و دووەک و سلێمانیە و لەگە هەڵەبجەیە دەبێتە منافسە ئایا کام پارێزگار سەرکەوتوتر بووە لە ئیدارەدانی شارەکەی چەند بەرهێنانی هیناوە بۆ ئەوی بتوانانی کۆمەڵە پرۆژەی جوان بۆ شارەکە بکە ئەو کاتا هەموو لایەنە سیاسەکە مەسەڵەن بۆ نمونە ئێمە بە مەڵبەند و لەق و لایەنە ئیسلامی و هەموو حیزبەکانی پشتیوانی حکوومەتەکە دەکەین لەوەی ئێمە خەڵکی دۆکم جەنابش خەڵکی دۆشتی دەمانوێت جوانتری شارمان هەبیت منافەسە بکەین لەگە هەولێرە ئەوە حەقیە هەموو لایەنە سیاسەکانی هەولێر منافەسە بکەن لەگە دووهۆک لەگە سلێمانی ئەوەی بتوانن ئیدارەی جوانی وڵاتەکەیان بکەن شارەکەیان بکەن بۆی باشترین جوانتری شار دروست بکەین بە ئێمە فێربین مادەم لێک وڵات دەژین ئێمە لایەنە سیاسەکان دوژمنی یەک نین سیستەمە کە دادنرێت بۆ قازانجی باتەنە ئەگەر سیستەمی لامەرکەزی پارتیش تەقدیم بکرا ئێمە موافقەمان دەکەین لایەنێکی ئیسلامی پرۆژەشی باش تەقدیم بکە بۆ خزمەتکردنی خەڵک بیبیستە بۆ من معارز بووم ینی ئەف پرۆژێک و vێگاوێ پارتی حتا حدێکی موافق نینە سەربەر هەندێک و ئێکەتیە تەقدیم کردە وەڵی قەنەعەتم دوو زانیم دوو سێ زانن بەیانی شەرنی تەنها ئەوی بابەتیشی بڵوانێ مەساڵێکی خۆشیان بی هەبیان لێ و دەسەڵاتەکە لە هەرەمە چیبی لە قیمەی دەسەڵاتەکە لە دەستی ئەوان هەر دەستی ئەوان ببینێتەوە ئەگەنا ئیتر ئەمان لە بەرژەوەندی میلەتەکەبی بۆ جێبەجێنەکەیان لەوانەیە پارتی بەڕووکەش قەنەعەتی من موافق بی لەسەر کۆمەرێک مەلەفە بلیان خاڵە بلێ من لەسەر هەندێک لەوانەیە ئێستا بەسەر بڕیارێک دەرکە بلێ ئێمە کۆمەڵک ئەوە سیستەمی لامەرکەزیمان جێبەجێ کرد گواستنەوەی فەرمانبەرێکمان لە وەزارەتەوە دەسەڵاتی بەڕێوەریگرتی ئەمە سوودی نییە زۆر باش مامۆستا دەبی هەردوو لە گەلێکبی ئیداری و دارایی مامۆستا دەمێکی دیارکردی هەیە کو ئێکەتیا نیشتیمانیە کوردستانی بوو لە هەنێت سیاسی دیار کرد بیت کو ئیتیفاقیان کو دەنگیل سەروی پرۆژەی بکەن بۆ یەکێک و ئەوە بێتە جێبەجێ ناوە سوشال میدیایدا تێدە دیارکردن کو دەمێک هاتیە دیارکردن بێت لە هەنێ سیاسی سەر ڕووی نەخوارێ و کو دەنگیەکی دروست بکەن چەند تشتێکی واسە هەیە کو دەمێک هاتیە لایەنە سیاسیەکانە ئێمە لەگە پارتی دیموکراتی کوردستان نەڕێککردین وەکە گۆڕانیش کۆبنەوەی سێ قۆلیشمان کرد کە ئەو ئێمە حکوومەتیانی کوردستان ئەو سەلانە پێکمایی ناوەتە قەوڵ وا بوو تا پێش سەری ساڵ کۆتایی پێ بەڵام دوسێ کێشەی گەورە هاتە پێش هەرێمی کوردستان کاخوبات وەفدێکی گەورە چۆ بەغدا و خودی پارتیش بەوەتی ئێمەی گوت بوومە جێبەجێ دەکەین ڕازین لەسەر ئەم پرۆژەیە یەکێتی تا ئێستا جێبەجێ نەکراوە ئێمەش لە دوا کۆبنەوەی سەرکراتی قارمان لەسەر ئەم بابەتەنەدا هەڵمان گرتەوە بۆ کۆتا کۆبنەوە لەوانەیە هەفتەی داهاتوو کۆبنەوەی سەرکراتی بکەین من ئێستا نازانم سیستەمی لامەرکەزیەکە ئایا جێبەجێ دەبی پارتی بەو شێوازی مەدەلی قوولتیان نەچووکە لەبەرەوەی وەفدی مفاوزمان و کۆبنەوەی یەکێتی پارتی کراوە لەو بینە من ئاگداری ناوەڕۆکی کۆبنەوەکەنی ئینشەڵا کۆبنەوەکە خێری تێدا بیت و هەموویان ڕێککەوتو بنوە چونکە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەدیلی هەموو شتێک هەر ڕێککەوتنە لای ئێمە بۆ ئەوەی بتوانین ئەم وڵاتە بەڕێوە بینمە بە جانر بە ئیجابیەکە ئەوکە بکەین لا سەماح الله ئەگەر زانی بە سلبیەکەش ئەو کاتە ئەمە قراری سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئایا چی دەکە لە حکوومەت دەکشێتەوە دەمێنێتەوە قبوڵیتی بە شێوازی هەیە لە حکوومەت بکشێتەوە من نادلێمە دەڵێم ئەمە ئایا ئەگەر ئێمە داوامان کردووە سیستەمی لامەرکەزی قسەیشی لەسەرەوە کراوە لە مەکتەب سیاسی دەڵێم لە کۆبوونەوەی سەرکرداتی بڵبل ئێمە داوامان کردوە سیستەمی لامەرکەزی جێبەجێ بکرێت لە کارنامەی حکوومەتەکە وا بووە لەگە پارتی وا ڕێککەوتوینە ئەگەر ئێستا پارتی پاشە قسەی کرد جێبەجێی نەکرد ئایا هەلوێستی یەکێتی چ دەبی لە حکوومەتەکە دەمینێتەوە سەعب دەکە خۆ دووسێ خیارات هەیە یان دەمینێەوە یان سەعب دەکەی یان تعدیلی
قوانینەکانی تر دژەکی بە شێوازشتر ئەمە دەبینێتەوە بۆ خیاراتی سەرکردایەتی چەند نیشتمانی کوردستان چکە باڵاترین دەسەڵاتە لە ناو حیزبەکەیە چە قرار دەدایە ئێمە ئیدامەت دەین بۆ حکومڕانی ئەوەی ئێستا کە پێوە ڕازی دەبین بۆ قراراتە یان ئەوە تا قرارەشتی دەین. هەواڵت بێژن دەمێتە هەندە لە ئەس دەبێ پرسیارێکی گەهین مەژەناوێتە ئەوژی ئەوەیەک و چەندین جارێن دژی ئەف بەحسێ و باسێ پرۆژێ لە مرکزیەتێ هاتیە بیاوێ ئەم بژین ساحە کوڕەپانە سیاسیدا و ئێکەتی نیشتیمانی کوردستان خۆ لێکریە خوددان و ئەم بژین دەستپێکیژی هەر ئێکەتی ئەف بەحس و باسە کریە لێ چەندین جارانژی و ئەف بەحسە چێبووی دیمایە سستیەکە چێبووی هەریە ما هەلاویستی vê carê yeketiya Niştimaniya Kurdistanê çenda rij delservî projeyê ku bête ئێمە 100% لەگەل ئەوەی ئەم پرۆژە جێبەجێ بکرێت و دەبی جێبەجێش بکرێت دەبی جێبەجێ بکرێت یان ئەوە تا بەڕۆنی ئەم حکوومەتەیە لە کارنامەکەی خۆ سەحە بکاتەوە حکومە ئیتفاقمان کردووە لەسەر ئیمزامان کردووە بۆ سەرۆکی حکوومەتیش لە پەرلەمان کە کارنامەکەی خوێندەوە ئێستا ئەرچیفەکەماوە هەمووتان بینیتەنە لەسەر ئەمە ڕێککەوتنی ناو بەرنامەی کارەکەی حکوومەت و پرۆگرامەکەیدا هەیە کە سیستەمی لا مەرکەزیێت ئێمە لەسەر ئەم ئەساست بەشداری حکوومەت هەرێمان کوردستانمان کردووە تقریبان ساڵێک زیاتر بەسەردا چوە بۆ 2 ساڵ دەچێت ئێمە دەمانوێت ئێستا ئەمە جێبەجێ بکرێت کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بەسەرجەم پارێزگاکانیدا دیمەهێک پەیوەجانە بێتە چەند و دایمە هەن بوو هیوادارم بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان لانە سیاسیەکان ئێمە و بە تایبەتی قیادەکان سەرکردەکانی هەموو حەزابەکان و خودی خۆشمانەوە خۆمان کە زگمان تێرە دەلێ جوز لە باری خۆمان نەچین تەمەشای فەرمانبەران و میلەتەکەمان بکەین برسین ناوخۆ و تەوحیدکردنی هێز و لایەنە سیاسیەکان و ئیرادەی خۆمان پێکەوە بتوانین بەرگری لە میلەتەکەمان بکەین بۆ گەڕانەوەی شایستەدارەیەکان یان بۆ ئەو شێوازە حکومڕانی کە بتوانین لانی کەم ماف و شایستەدارەیەکان و ژیان و گوزەرانی هەرێمی کوردستان بتوانین بەڕێوە بین لە ئاستی تومحیەوان دابین چونکە خەڵکەکەمان ماندووە بە دەم نەبوونی و وەزع خراپیدا ئیتر ئەم خەڵکە تا حدێک لە ئێمە قبول دەکا بگەشتە ڕادەیەشتر لەوانەیە لە ئێمە قبول نەکا خۆتان بینیتان پێش مانگێک مانگونیوە کە لە سلێمانی ئەو خۆپیشاندانە نەکە شتی خراپیش لێکرا بەداخەوە شێوازی خۆپیشاندانەوە بەڵام لە ئەنجامی برسیەتی و نەعەدالەتی هەرێمی کوردستان ئەم کاردانەوەی لەکە دڵنیام نەک لە سلێمانی ئەمە دەبوو ئەگەر لە دووهۆچیش ڕێگا پێ بدرێت ئێستا خەڵک خۆپیشاندان دەکە داوای حەقی خۆی دەکە و لە هەولێر و هەموو ناوچەکانتش کە ئەمە مافەچی ڕەوای خەڵکە بەڵام بە شێوازێکی تر من لەگەڵ شێواز بەڵام ئەمە ینی ئەمە ئەنجامی شتێکە ئەمە کردەوەیە لە ئەنجامی کردارێک ئەو شتە دروست بووە طبعا ڕەتفعلە تو کە خەڵک برسی بکەی خەڵکەمە ڕەتفعلەکەی دەبی هەواڵ ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکەتیە نیشتیمانیە کوردستانی بەرپرسی ماڵبەندی 4 زۆر سوپاس بوو تەکەوتە میێوان بۆ گەلمە سوپاس بۆ ئێوەش سەرکەوتو بن زۆر سوپاس بینەر و گوهدارên بەڕێز سوپاس بوو بینەری گوهداریەوە کوین حتا vêgavê بینەر و گوهدارên مەبوون کەرەمەخۆ خەلەکین بهێنژی مێژەوان هەیە مینەت گەلمەدا بخاتراوە